سەدەی 21 سەدەی جەنگی جیهانی ئاوە. ئەمە قسەباوەیە کە لە سەرەتاکانی 2000ەوە دەوترێت و لە ئێستادا ڕنگدانەوەی هەیە و هەنگاوەکانی وڵاتان بەرەو سەلماندنی ئەم قسەیە دەچن. لە سلێمانی دەستەی کوردستانی بۆ دیراساتی استراتیژی سیمپۆزمێکی لەژێر ناونیشانی جیۆپۆلیتیکی ئاو و ڕنگدانەوەی لەسەر ئاشتی نێوخۆیی و ناوچەیی ساز کرد. بۆیە ئەمڕۆ یەکی لە استراتیژیانە ئەوەیەکەوە جیۆپۆلیتیکی ئاوە کە ئاو زۆر فەکتەرێکی گرنگە لەم ناوچەیە و هەروەش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بۆیە ئەمە نەمزانین ڕێژەی ئاو لە ئێمە چەندێکە و ئایا چ کێشەیەکی ئاومان هەیە و چۆن کێشە پیا دەبێت ئەگەر پیا بێت ئایا پیا دەبێت پیا نابێت و چۆن بتوانین ئێمە لە کاتی وشکە ساڵیە بەرگری خۆمان بکەین کە ئاومان هەبێت. یەکێک لە توێژەرەکانی سیمپۆزمەکە دەڵێت وڵاتانی دراوسیا وە کارتی فشار لەسەر عێراق بەگشتی بەکاردێنن. هەروەها لە ڕێگەی گرتنەوەی ئاوەوە هەوڵ دەدەن بەرهەمی کشتتوکاڵی ناوخۆی عێراق کەم بێتەوە و بەرهەمەکانی خۆیان لە بازارەکان ساغ بکەنەوە. ئێمە وڵاتێکی دۆڵەمەنی بنەوت ئەمەش بەشێکە لەو سیاسەتانی ئەوان بۆی زەختێ بکەن ئێمە ئەگەر نەتوانین چارەسەری کێشەکان بکەین لەگەڵ ئەوان شەڕی ئاو بکەین بۆی ئێمە بتوانین بەشێک لە نەوت بە نرخێکی کەمتر بە وڵاتانە بفرۆشین و لای تریشەوە ئەو ئەوانی کە هەیەە خۆیان ئەو پێداویستیانە هەیەە لە بریەوەی کە ئەوەکەمان بنێ ئەیکەم بە بروبووم ئەیکەم بە کشتتوکاڵەکەمان پێفرۆشنەوە جاری ترواتە لە باتیەوەی ئەوەکە بنێرە خۆمان بتوانین سەیتەرە بکەین و کشتتوکاڵ بە خۆماکە پێچوان و ئەوان بەروبووم بەرەمێن و بە ئێمە فرۆشتنەوە کاتە بە هەموو لایەنەکان ئەتوانن سیاسەتێکی ئاوی پەیڕەوکەم دژی هەرێمی کوردستان بە تایبەتی عێراقیم و باسم کرد لە هەرێمان لاوانی کێشەمان کەمتر بێ بەس کاریگەریەکانی زیاتر لە ناوەڕاست و باشوور عێراقە. بەهۆی دروستکردنی چەند بەنداوێک لەسەر ڕووبارانی کە دێنە عێراق لەلایەن تورکیا و ئێرانەوە ناوچەکانی عێراق بە تایبەت پارێزگاکانی ناوەڕاست و خوار و ساڵانە ڕوبەڕووی کەم ئاوی دەبنەوە. لە بەرامبەریشدا بەرپرسانی هەرێم و عێراق نەیانتوانیوە لە ڕێگەی دروستکردنی بەنداوی پێویست ڕێگری لەوە بکەن کە ئاو وە کارتی فشار لەسەریان بەکار بێت. لە ماوەی ڕابردووشدا بەهۆی نەبوونی ئاوی خواردنەوەوە لە بەسڕە و چەند پارێزگایەکی دیکە خۆپیشاندانی گەورە ڕوویدا و بەهۆیەوە چەندین کەس بوون بە قوربانی و وڵاتانی دراوسێش پێچەوانی ڕێستان نێودەوڵەتیەکان لەکردنەوەی بەنداوی نوێ و گرتنەوەی ئاوی ڕووبارەکان بەردەوامن. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پێیام سلێمانی.